یەکێک لە عالمەکانی جێتەوە فەرمێت کاتی خۆی خانووەکەی من بایی چەند دەفتەرێکی کەم بوو، بای 6 دەفتەر بوو. لە کاتێکە ئەم پیاوە پیاوێکی دەوڵەمەند و پیاوێکی لێهاتوو بوو لە شارە، خانووەکەی بایی 28 دەفتەر بوو، جگە لە سەروەت و سامان و تیجارەت و پارە و سەیارە و ممتلەکات و ئەڵێ بازە شەکانی تر بێنە، بەس خانووەکەی 5 قاتی خەڵک ئەو کاتە پارەیە کرد. ئەڵێم پیاوە ژیانی وا بوو، ئیمانی لەق بوو، ئەوەی کە خوای گەورە پێی بەخشی بوو وەکو نیعمەت، خوای گەوەری پێ ناناسی، دایمە بەوەی نازی کە من خاوەنی ئەمە. ئەلێ ڕەفیقم بوو، هەموو جار نەسیحەتمە کرد، بەڵام گوێی لێ ناگرتم بەداخەوە. ئەلێ ڕۆژێکیان هاتمە ماڵەوە و تەلەفۆنێکم بۆ هاو، وتیان فریاکەوە ماڵی فڵان کەس و ئازاین فڵان کەس سەحەتی تەواو نەبێ. ئەلێ هەتاوەکو چووم کە سەیرەکەم وەفاتی کردووە. ئەلێ لەو خانووە خۆشە قەسرە ڤیلایە دەرمان هێنامانە دەرەوە، وتیان قەبری حازرە، وتیان قەبرمان بۆ حازر کردووە. دنیا باران بوو، لێزمە بۆڵە کە چووینە سەر قەبرەکە، کە سەیرمان کرد لەناو قەبرەکەوە کونێکی تێبووە، کەلێنێکی تێبووە، ڕەشاوی گێتە ناو قەبرەکەوە، ڕەشاوی گێتە دەرەوە. بە حەفارەکەمان وتمان ئەوە چییە، چی قەوماوە بۆ ئەلێ و ئەو ڕەشاو بۆیەتە ناو ئەم قەبرەوە؟ وتی وەڵاوە دەمی شۆڤڵەکی بەرکەوتووە و بۆریەکی زێرا بە لێوانەیە کونی تێبووە و هەریەتە ناو قەبرەکەەوە. ئەلە بۆنێکی ئەوە ناخۆش ئێمە لە دەرەوەی قەبرەکە تەحەموولمان ناکرد، ناڕەحەت ببووین بەوەی کە ئەم بۆنە ناخۆشە ئیساکەنێم بەدیارەوەی نێفتاوە کۆم لاشەیە شارێتەوە. کۆمەڵە هەستاومتیان بابەجان چۆنە بێ ئینسانێک ناو قەبرێکا بنێژرێ کە زێرابی تێبچێ، کە ئاوەڕووی تێبچێ، کە ئەم بۆنە ناخۆشی تێ بڕواکە. کۆمەڵێکی تووتیان بابەجان بارانە و لێزمەیە و تازە قبر هەڵناکردێ و تاخیرە بین و هەومان تەڕە بین و هەومان نەخۆشەکە بین و ئەڵێ بوو بەم قۆمخۆ لەوانەیە ئایا ئەم کابرایە ئەکرێن لەو شوێنێکا بنێژرێ کە شوێنەکەی زێرابە و ئەم زێرابەت چێتەنە ئەم قەبرەوە و ئەم لاشەیە ئەڕزێنێ و ئەم لاشەیە تەڕەکە و ئەم کفنە ئەپێنێ. ئەڵێ لە ئەخیرا بۆ تەواو بووین لەبەری کە ئەم باران و لێزم و ناڕەحەتی هەیە و قەبریش بەم زوانە دەستمان ناکەوێت و قەبری تر هەڵناکەندێ بینێت. ئەلە خستمان ناو قەبرەکەەوە لەگەڵ بۆن و بەرام و زێرابە تێکەڵمان کرد و دەشتمان لاشەمان خۆڵمان نابەسەریا و دامان پۆشی و بەجێوان هێشت و هاتینەوە. جا خۆشەویستەکانم زۆر جار ئینسان کە ئیعتیبار لە لاشەی خۆی وەرناگرێ، تووشی حاڵەتێکە بێت، تووشی وەزعێکە بێت کە لە پاش مردن یاخود لە پێش مردنا چاوەڕێیەکات کە ئەسڵەن لە حوسبانیانە بۆ بیریشی لە نەکردوێتەوە. قەت ئەم پیاوە بیری لەو نەکردەوە، ڕۆژە ڕۆژان بەم مەسیرە و بۆ حاڵە کۆتایی پێبێ لە کاتێکە ئەمە ژیانی بووە. بەعەکسەوە لەوا چێ سیستمی ئاوڕێی ماڵەکەی ئەو نەتۆکمە کردبێ کە ئیتر لە باخچەکەیەوە لە حەوشەی ماڵەکەیەوە بۆنی خۆشت کردبێ هەتاوەکو سەربانەکەی، بەڵامی تر تازە ئەبێ لەگەڵ ئەو بۆ پیسی و بۆن و بەرامەیە بژێتاوەکو ڕۆژی قیامەت و خوای گەورە ئینسانەکان زینەوە کاتەوە.